عێراق وڵاتی ململانێ و نائارامیەکان لا پاش ڕووخانی دیکتاتۆرەتەوە لە ساڵی 2023 تا ئێستا دۆخی سیاسی ئارامی بە خۆیەوە نەبینیوە و کۆتا دەرکەوتەی قبوڵ نەکردنی دیموکراسی و ئەنجامەکانی ڕای خەڵکە هەوڕوودا نەبوون ڕۆژی ڕابردوو بەغدا بەخۆیەوە بینی پاشەوەی دادگای فیدراڵی ئەنجامی هەڵبژاردنەکانی پەسەند کرد. چاودێرێکی سیاسی دەڵێت عێراقیەکان هەرگیز خەونی ئەویان نییە ببنە میلەتێکی مەدەنی و دیموکراسی و بیری خێڵەکی زاڵە بەسەریاندا. ئەگەر سیاست ینی پێناسە بکەین سیاست لای ئێمە چییە سیاست لە ئەمریکا بوون لە ئەوروپا لە غەرب چییە لای ئێمە خەڵک تا ئێستش بە هەمومان و بە شێوەیەکی گشتی بە حیزب سیاسیەکانمانەوە ینی هەموو هێزە سیاسەکانی عێراق و کوردستانیش بەو شێوە سیاسەتی تەندروستمان نەکردووە کە هەم خەڵکیش بەو شێوە لە سیاست تێبگا هەندێک جار خەڵک سیاسی بە شەیتانەش بێنێ مەسەلەن لە هەمان کاتا بە فریشتەش ئەشوب هێت بە شێوەیەکی تر لە ڕاستیا خەڵکی سیاسی فریشتەیە نە شەیتانە بۆیە ئەم حاڵەتە پەیوەندی بە وەعی خەڵکەوەیە کۆمەلگای عێراقی هەمومان نەزانین کۆمەلگایەکی خێڵەکیە من پێم وانیە هەرگیز کۆمەلگای عێراقی ئەو خەونیان هەبوو بێ ببن بە کۆمەلگایەکی ئەمریکی یا غەربی. چالاکێکی سیاسی پێی وایە ململانەی نەتەوەی بەشێکی تر لە ململانەی نێوان نەتەوەکانی عێراق و مادەی 140 دەستوریش لەو چوارچێوەیەدایە و کە دۆخی بەشێک لە عێراق ئاسایی دەکاتەوە بەڵام سیاسیەکان پشتگوێیان خستووە. 18 ساڵ دۆخەکە خراپە ئەمەش بۆ ئەوە گەڕێتەوە کۆمەڵی ئەقڵێتی نادیموکراسی کە ماویانە بگەن بەو ئاستە و ئێمە وەکو دەستوری عێراقمان هەیە کە مادەی 140 و بۆ کەرکووک هێشتا جێبەجێ ناکرێت ئەمانش هەر بەهۆی کۆمەڵی فاکتەری مەزهەبی و سیاسی و ئاقلێتی نادیموکراتیەوە بێت. ئاین و مەزهبگەرایی بەشێکی ترە لەو بەهانەی لای عێراقیەکان بە گرنگیەوە لێ دەڕوان و لە ڕوانگەی مەزهەب و ئاینەکەیانەوە پێوە بۆ سیاست دادەنێن. بەڵێ بەڕای من هەڵبژاردن لە عێراقا لە هەموو ژیانە پرۆسەیەکی دیموکراسیە پرۆسی دەسەڵاتدەستکردنی دەسەڵاتە بەڵام بە قەناعەتی من عێراق بەگشتی لە خۆناغێکی سەرەتاییە لە پرۆسی دیموکراسیە بە دەرەجەیە کێشەی مەزهەبیمان هەیە ئێمە لە عێراقا کە کێشەیەکی گەورەیە وە کاری کردە سەر پرۆسی دیموکراسی لە عێراقا وا دەکات کە لە بڕیارە گرنگەکانی دەوڵەتە و بڕیارە گرنگەکانی عێراقا تەداخولەکەن و ناتوانن سیاسەکان بەپێی بەرنامەی خۆیان بەپێی ئەو سیستەمە دیموکراسیە کە دانراوە قەراری سیاسی بدەن. ناوەشیاری و ململانەی نەتەوەی و ئاین و مەزهەب دەرگای بۆ سیاسەکانی عێراق واڵا کردووە و هەموو پێوەرەکانی دیموکراسی و مەدەنی و سەروەری یاسا پێشێل دەکەن بۆ بەرژەوەندیە تایبەتەکانی خۆیان. ئەمە قسەی چاودێرانی و چالاکانی سیاسیە و هەر ئەوەش بە هۆکار دەزانن بۆ بەردەوامبوونی گەندەڵی و قوڵبوونەوەی ڕۆژ بە ڕۆژی ململانەی تایفی لە عێراقدا. ڕێبین محەممەد شارپرێس.